گەرم و گەشتی سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لەگەڵ هاوکارم ئەمیر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. بەڵێ عزیزان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارم کە لە هەرکوێکەن ساغ و سلامەت بن. بۆ بەرنامەی هەفتەیەشمان دوو بابەتمان بۆ ئامادەکردوون، کۆتایی بەرنامەکەشمان دوودانە یادە. هیوادارین کە مەجالتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن. ناوبڕێک بینن لەگەڵ هاوکارم گوڵناز دێنەوە خزمەتان.
بینەرانی عزیز لە ڕۆژانی ڕابردوودا ڕووداوی گیانبەختکردنی شلێر ڕەسوڵی لە کاتێکدا کە بۆ نەجاتی خۆی لە دەست جنایەتکارێکی هەوەسباز خۆی لە قاتی دووی بینایەک دەخاتە خوارەوە کاردانەوەیەکی کۆمەڵایەتی بەرینی لە شارەکانی مەریوان و سنا لێککەوتەوە. کورتەیەکی ڕووداوەکە بەم چەشنە بوو. شلێر ڕەسوڵی تەمەن 36 ساڵ خەڵکی گوندی چشمێری سەر بە شاری سەوڵاوە ڕۆژی شەممەی ڕابردوو لە ترسی پیاوە دراوسێکەیان بە ناوی گۆران قادری کە ویستویەتی دەستێژی سێکسی بکاتە سەری خۆی لە پەنجەرەی ئەو ماڵەوە فڕێداوەتە خوارێ و تووشی زەربەی مەغزی بووە و ڕۆژی پێنجشەممە لە نەخۆشخانەیەکی شاری سنە گیانی لەدەستاوە. ئەم ڕووداوە بوو بە هەوێنی دەربڕینی ناڕەزایەتی بەرین بەرامبەر بە بارودۆخێک کە ژنانی ئەو وڵاتە تێدا هەست بە ئەمنیەت ناکەن کاتێک ئەم هەموو بڕیاری ناعادڵانە لە بێدادگاکانی کۆماری ئیسلامی بە پێی شەرع و قانونی لە دژی ژنان دەردەچێت کاتێک دەستگا ئەمنیەتیەکان دەکەونە تۆڵەسەندنەوە لە ژنانێک کە حیجابی ئیسلامی زۆرم لێ بەڕێوە نابن سەیر نییە ئەگەر جنایەتکارێکی وەکو بە کوژەکەی شلێر ڕەسوڵیش جەسارەتی ئەوە پەیدا بکات کە بەم جۆرە کایە بە گیان و بە کەرامەتی ئەو ئینسانە بکات. بەڵێ لە کاردانەوە بەرامبەر بەم ڕووداوە ڕۆژی هەینی هەژدەی مانگی خەرمانان ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خوازی مەریوان لەگەڵ ئیسنی هەواڵی گیان لە دەستانی شلێر لە ڕەسوڵی ڕژانە سەر شەقام و لاڕە پێوانێکی جەماوەریدا بە وتنەوەی دروشم دژ بە پیا و سالاری و یاساکانی دژ بە ژنی ڕژیمی ئیسلامی خوازیاری محاکمەی تاوانبارەکە و دابینکردنی ئەمنیەتی کۆمەڵایەتی بۆ ژنان بوون. هەروەها ڕۆژی شەممە 19 مانگی خەرمانان کۆمەڵێک لە چالاکانی مافی ژنان لە شاری سنا لە ناڕەزایەتی بە دەستڕێژی سێکسی بۆ سەر شلێر ڕەسوڵی و گیان لە دەستانی بەهۆی خۆکوژیەوە لەبەردەم دادگای ئەو شارە کۆبوونەوە و بەیاننامەیەکیان لەو بارەوە خوێندەوە. لە بەشێکی ئەو بەیاننامێدا هاتووە ئەو شتەی ئەمڕۆ ئێمە هێناوەتە سەرهێڵ بۆ ئەوەی کاردانەوەمان بێت بەرامبەر بەو کردەوە قێزەونە تونند و تیژی سیستماتیک و پەرەپێدراو لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە. بەداخەوە نەتەنیا هیچ ڕێکارێک بۆ ڕێگریکردن لەو کەسانی کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان ئەنوێنن نەگیراوەتە بەر بەڵکو لە ڕێکەوتنێکی نەهێنیدا تونند و تیژی بەرامبەر بە ژنان ئاسایی کراوەتەوە و هیچ سزایەک بۆ تاوانباران لە بەرچاو نەگیراوە. ئێمە ژنانی شاری سنەوی ڕای ئیدانەکردنی ئەو کردەوە قێزەون و دژە مرۆڤانەیە لە تەواوی چالاکانی مافی مرۆڤی ئێران و جیهان داواکارین لەو بارەوە بێدەنگ نەبن و هەڵوێست هەڵبگرن. ئێمە وەکو چالاکانی ژن خوازیاری تاوانبارانی تونند و تیژی دژ بە ژنانی قوربانین و داوا دەکەین بە زووترین کات دەستگای قەزای ڕژیم ئەو تاوانبارە سزا بدات. بالم شارا بچنەدەر شمشێر و گرە و خەنجەر 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 بالم شارا بچنەدەر بالم شارا وەکاری ئەقبەڵایە یا سالاری و سەرمایە 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 وەکاری ئەقبەڵایە حەقی ژن بۆچی ونە شلێر نمونەی ژنە 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 حەقی ژن بۆچی ونە شلێر نمونەی لە درێژەی ئەو ناڕزایەتی دەربڕینەدا ڕێکخراوە مەدەنیەکانی شاری مەریوان سەبارەت بە گیان لەدەستانی خات و شلێر ڕەسوڵی حیماسەی پڕشکۆی خەڵکی مەریوان لە هەفتەی خەرمانە لە بەیانیەکی هاوبەشدا وتویانە بێگومان ئەگەر خات و شلێر ڕەسوڵی متمانەی تەواوی بە یاساکانی دەسەڵات و فەرهەنگی پیاوسالاری کۆمەلگاکەی بۆ بەرگریکردن لە شەرافەت و کەرامەتی خۆی ببوایە لە بەرامبەر ئەو پیاوە کە دەیویست بێشێوازی وەحشیانە دەستێژی بکاتە سەری قەت ناچار نەدەبوو وەها گیانی خۆی بخاتە مەترسیە و کەسە جنایەتکارشکەیش نەیدەوێرا قەرەی جنایەتێکی وەها بکەبێ. مەرگی خات و شلێر ژنە کوردی قوربانی تونند و تیژی و جنایەت بۆ بنەماڵەی کە سوکار و سەرجەم ژنان و پیاوانی ئازادی خواست دڵهەژێن و تراژیک بوو. جنایەتی ناخەژێن لەم شێوەیە بۆ کۆمەڵگاکەمان جێی باوەڕ نییە وەکو ڕێکخراوە مەدەنیەکانی مەریوان وێڕای ئەوەی لە ناخی دڵەوە
خۆمان بە هاوخەمی بنەماڵەی شلێر ڕەسووڵی و سەرجەم ژنان و پیاوانی شەرافەتمەندی ئەم کۆمەڵگایە دەزانین سپاسی بەشداری پڕشکۆی سەرجەم خەڵکی مەریوان ژنانی شۆڕژگێڕ و مافخواز و ڕێکخراوەکان و کۆمەڵگای مەدەنی مەریوان دەکەین بۆ بەرگریکردن لە مافی ژنانی قوربانی و دەربڕینی ناڕەزایەتی و ئیدانەکردنی ئەم جنایەتە قیزەونە بەشداریکردنی ئێوەی ژنان و پیاوانی مافخواز و ئازادیخواز لە حەفتەی خەرماناندا حیماسەیەکی دیکەی هەتاهەتایی لە مێژووی خەباتی ڕزگاری خوازانەی کوردستان و مەریواندا تۆمار کرد. بەڵێ گومان لەوەدا نییە کە شلێر ڕەسووڵی وەک هەزاران ژنی دیکەی ستەملێکراوی ئەم کۆمەڵگایە پێش ئەوەی لەلایەنی پیاوێکی جەنایەتکار و نەخۆشەوە بکرێتە قوربانی دەستی یاسا و فەرهەنگی پیا و سالاری کۆمەلگان تۆقێنەرتر لەم کارەساتە یەکگرتنەوەی نالەباری هەڵاواردنی جنسی نابەرامبەری چینایەتی و ناداتپەروەریە لەم کۆمەلگایەدا بۆیە وا دەخوازێت کە سەرجەم ژنان و پیاوانی دادخواست وێڕای هاودەنگی و هاوڕێتی لەگەڵ بنەماڵەی قوربانیکرا و سەرجەم قوربانیان ڕەخنە و بەرپرسیارەتی سەرەکی بەرەوڕووی لاوازیەکانی یاساکانی دەسەڵات لە بەرگری نەکردن و پێشێلکردنی مافەکانی ژنان و کۆمەلگای پیا و سالاری بکەنەوە بۆ سەرجەم خەڵکی مەریوان ڕوون و ئاشکرایە کە ساڵانێکی زۆرە پەرەپێدان بە لاتپەروەری و بوونی ئاشکرا و بێترس و کۆی بڕی لاتولوت و چەقۆکێش و ڕێگیر کراوەتە دیاردەیەکی کۆمەڵایەتی مەترسیدار بۆ سەر ژیان و گیانی خەڵکانی ئەم شارە بێگومان ئەو کەسانە لە بنسێبەری ئەمنی و بەهۆی گرێدراویان بە هێندێ شوێن و لایەنەوە وێرانە دەستڕێژی دەکەنە سەردارستان و ژینگە و سەرچاوە سروشتیەکانیان و بەگشتی ژیانی خەڵکانی ئەم شارە وەک چۆن لە ئەم ساڵدا کۆمەڵێکیان بە شێوازی هۆڤیانە دەستڕێژیان کردە سەر کۆبوونەوەی یاسایی و هێمنانەی ئەو مامۆستانی بۆ بەرگریکردن لە مافی خۆیان و قوتابیانیان هاتبوونە سەر شەقام بەداخەوە ئەمڕۆکەش زۆربەی ئەو لەژێر سێبەری یاسای لاواز و بە کەڵک نەهاتوو درێژە بە تاوانەکانیان ئەدەن و تاو ناتاوێ لە خەڵکی شۆڕشتێڕی مەریوان دەکەنە قوربانی ئامانجا گڵاوەکانیان بێگومان حیماسەی بەشداریکردنی هەزاران کەسی خەڵکی مەریوان لە حەفتەی خەرمانانی 1401دا هاوکات لەگەڵ دەربڕینی بەشداریکردن لە خاتوش لێر ڕەسووڵی و ژنانی قوربانی دەستڕێژی و سەرجەم قوربانیانی دیکە لە مەریوان و کوردستان بە گشتی هەڵگری پامێکی جددیە بۆ سەرجەم دام و دەستگاکانی دەسەڵات کە چیتر لە هەمبەر پشتگوێخستنی ئەرکی سەرەکی خۆیان واتە بەرگریکردن لە مافەڕەوا و ڕێگە پێدراوەکانی شار و منداندا هیچ شێوازە کەمکاریەکیان لێ قبول ناکرێت و بە هەموو شێوازی ڕوبەڕوویان دەبنیەوە و هەروەها ئەم بەشداریە پڕشکۆ و مێژوویە هۆشدارێکی جددیە بۆ سەر دیاردەی لاتپەروەری و پاراستنی ژمارەیەکی کەم لە بەرامبەر نەبوونی ئەمنیەتی شار و مندانەوە بەم پێ ئەرکی مێژووی سەرجەم خەڵکەکەمان ڕێکخراوە مافخواز و ئازادی خوازەکان دەخوازێت کە لە هەمبەر بوونی هەڵاواردن و نائەمنی بۆ سەرژنان و سەرجەم شار و منداندا کەڵک لە سەرجەم ئیمکان و تواناکانی هەڵسو و کەوتە مەدەنیەکان وەرگرن ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە دەنگی خۆمان دەخینە پاڵدەنگی خەڵکی خۆشاوی شاری مەریوان و ژنان و پیاوانی یەکسانی خواز و یەکسانی خوازی شاری سنا کە لەسەر ئەم ڕووداوە بەدەنگ هاتوون و هەزاران درود و سڵاو دەنێرین بۆ گیانی پاکی ئەو ژنێکە بە فیداکاریکردنی گیانی خۆی بوو بە سمبولی مقاومەت و بوو بە هەوێنی حرەکەتی جەماوەری دژ بە نەزم و نیزامێک کە تێیدا بە هاسانی ئەمنیەتی ژنان دەکەوێتە مەترسیەوە ناوبڕێک بینن لەگەڵ هاوکارم دەینەوە خزمەت خیابان سنگر خیابان سنگر شدی خیت فنگو سری پل اندیش شدی خیت فنگو
سری پل اندیش بزار و چکونش بدایلم بزار و چکونش بدایلم سدن پشت ماوا سدن پشت ماوا سدن پشت ماوا سدن پشت سنگرو خاکی جنگ آوردا گهاتن و ماشین و پوتین گهاتن بگیش سنگرو خاکی جنگ آوردا سدن پشت ماوا سدن پشت ماوا سدن پشت ماوا سدن پشت درد و جان چنده هاشان و پیل بود که کترم که ایشان لپاسکا و اداره شرارات چنده ها دشک گوزن لفینا الله و دوباره دشی کلتی و مینتاوا خیابان به بیتا پراپار شپوری شرو اعتراض و شورش شپوری شرو اعتراض و شورش شپوری شرو اعتراض و شورش ئەمیر لەم بەشەی بەرنامەکەمان بابەتێکمان بۆ بینەران ئامادە کردوە سەبارەت بە ڕووداوی شوێنی کار واتە ئەو مەیدانەی لە شەڕێکی زاڵەمانە و نابەرابەر کە سەرمایەداران بەسەر کرێکارانیدا دایەتەسبێنن. گەلێک زۆرن ئەو کرێکارانەی لە گۆشە و کناری ئەم وڵاتەدا بەهۆی ڕووداوی شوێنی کار گیانیان لەدەست ئەدەن بەبێ ئەوەی هەواڵەکەی لە جێیەک بڵاو بکرێتەوە لە حاڵێکدا کە بەپێی قاعدە دەبێ گەشەی تەکنۆلۆژی و بەکارهێنانی ئامراز و کەرەسەی پێشکەوت و باشتربوونی ئستانداردی ئیمنی شوێنی کار بە شوێنیەوە بێت بەڵام دەبینین کە ڕووداوی شوێنی کار لە ئێران ساڵانە 20% لە چاوی ساڵی پێشووتر بەرز دەبێتەوە. ئەمە لە حاڵێکدایە کە ئەو ڕێژە ڕەسمیانەی ساڵانە لەلایەن وەزارەتی کار و ڕێفاهی کۆمەڵایەتی یان پزیشکی قانونی بڵاو دەکرێتەوە تەنیا کرێکارانی ژێر چەتری سازمانی بیمە کۆمەڵایەتیەکان دەگرێتەوە وە بە ملیۆن کرێکاری کاتی و قەراردادی و سپی ئیمزا و کرێکارانی کەرتی بیناسازی لەو ڕێژەدا لە بەرچاو ناگیرێ. دژواری کاری تااقەت پڕۆکێن لە هێڵی بەرهەمهێناندا و نەبوونی ئیمکاناتی ئیمنی و بێهداشتی پێویست دوو هۆکاری سەرەکی ڕووداوی شوێنی کار و ئازارە جەستەییەکانی کرێکاران لە کارخانە و کارگاکانن. هەوای شوێنی کار گەلێک ناپاکە و ساڵۆنەکانی کار بۆ تەسویە و خاوێنکردنەوەی هەوا دەستگای تەهویەی گونجاویان نییە. دەنگی ماشینەکان ڕاستەوخۆ کار دەکەنە سەر بیستنی کرێکاران و خاوەنکاران حازر نین لەم بوارەدا ئامرازی پێویست بۆ کرێکاران جابی بکەن. کارخانەکان حمامی گونجاویان بۆ کرێکاران نییە و ئەگەر هەشویان بێت ئیجازە بە کرێکاران نادەن کەڵکیان لێوەربگرن. پشکنین و چاودێری پزیشکی بەڕێکوپێکی بەڕێوە ناچێت. پشکنینی ساڵانش بە شێوەیەکی بە تەواوی فۆرماڵ ئەنجام دەدرێت. بڵێ لە خوارەوەبوونی هەڵدەستی کرێکاران و نەدرانی لە کاتی خۆیدا یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی چوونە سەرەوەی ڕووداوی شوێنی کار. ئیزافەکاری و شەوکاری و ماندووبوون بەهۆی درێژماوەبوونی سەعاتی کار جەستە و دەرونی کرێکاران ماندوو دەکات.
نەبوونی ئەمنیەتی پیشەیی، نیگەرانی بەردەوام سەبارەت بە دەرکران و کابوسی بێکاری، نەبوونی سەرپەنا ویان کرێی ماڵی قرس لە پاڵگوشار و بێبەشیەکانی تردا بە چەشنێک هۆش و حواسی کرێکاران لە کاتی کاردا بە خۆیانەوە خەریک دەکەن کە بارودۆخەکە بۆ ڕووداوی ڕوودانی ڕوودا و ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئامادەتر دەبێت. وشاری ئابووری ڕۆژانە دەبنە هۆی لە خۆغافڵبوون و حواسپەرتی کرێکاران کە ڕێژەی زۆرتری ڕووداوی شۆنی کاری دەکەوێتەوە. زیاتر لە نیوەی سەرجەم کرێکارانی ئێران لە کارگا بچووکەکانی ژێر دەکەسیدا کار دەکەن. ئەم بەشە لە کرێکاران لە بازنەی پشگیری قانونی کار چوونەتە دەرەوە. لەم کارگایانەدا هیچ جۆرە قائیدەیەکی ئیمەنی پەیڕەو ناکرێت. هەروەها نزیکەی 70% هێزی کاری ئێران لە کرێکارانی قەراردادی پێکدێن کە بیمەی ڕووداوی شۆنی کار نایانگرێتەوە و ناتوانن بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی ڕووداوی شۆنی کار لە بیمە کۆمەڵایەتیەکان کەڵک وەربگرن. لە هێندێک حاڵەتیشدا کە کرێکاران بە قانونی دەتوانن داوای غەرامە بکەن، خاوەنکاران هەموو هەوڵەکانیان دەخەنەگەڕ تا کرێکاران بە کەمتەرخەمی خەتابارکەن و بەم بیانەوە خۆیان لە دانی خەسارەت و هەزینەی نەخۆشخانە بدزنەوە. سەرمایەدار بە پێی ناوەڕۆکی و جێگاو شۆنی خۆی لە بەرهەمهێناندا بە شوێن بەدەستهێنانی قازانجی زیاترەوەیە و بۆ دەستەبەرکردنی قازانجی زۆرتریش تا ئەو جێگایی کە لە توانایدا بێت هەوڵ دەدات تا لە هەزینەی بەرهەمهێنان کەم بکاتەوە. یەکێک لەو مەیدانانی کە خاوەنکاران بۆ داشکاندنی هەزینەی بەرهەمهێنان ڕووی تێدەکات کەمکردنەوەی هەزینەی دابینکردنی ئیمەنی و بێهداشتی شۆنی کارە. بازرسی فۆرماڵ و یاساکانی ئێستای کۆماری ئیسلامی دەور و نەخشێکیان لە ئیمەنیکردنی شۆنی کاردا نیە. ئەو راپۆرتانی وا لەلایەن بازرسەکانەوە سەبارەت بە ئیمەنی شۆنی کار ئامادە دەکرێن بە گشتی فۆرماڵن. زۆر جار ئەم راپۆرتانە ڕاستەوخۆ لەلایەن خاوەنکارانەوە دیکتە دەکرێن. ڕاستیدا ئەگەر ترس لە خەبات و خۆراگری کرێکاران نەبێت، خاوەنکار حازر نییە هیچ هەزینەیەک سەرفی کاروباری ئیمەنی و بێهداشتی شۆنی کاری کرێکاران بکەن. دابینکردنی ئیمەنی شوێنی کار لە بەرامبەر ڕووداوی کاردا یان لە بەرامبەر نەخۆشی سەرچاوەگرت و لە بارودۆخی دژواری کار و یان لە بەرامبەر لە خوارەوبوونی ئاستی بێهداشتی شوێنی کار و هیتر ئیمتیازێک نییە کە با کرێکاران بدرێت. کردەوەیەکی جددی و کاریگەر لەم بوارەدا ئەرکی خاوەنکار و خۆلێبواردنی وەکو چاوانێکی جنایی بە ئەژمار دێت کە پێویستە بە دوواداچوونی لەسەر بکرێت. دەبێت کرێکاران بە تەواوی و بە هەزینەی خاوەنکار لە بەرامبەر سەدەمە و زیانەکانی سەرچاوەگرت و لە ڕووداوی کار بیمە بن. هیچ بەشێک لە چینی کرێکار بە هیچ بیانوێک نابێت بکەوێتە دەرەوەی بازنەی بەهرەمەندبوون لە بیمەی بە تەواوی بێکاری و بیمەی ڕووداوی شوێنی کار. ئەرکی خاوەنکارە ئەمنیەت و بێهداشتی شوێنی کار دابین بکات. بەرپرسیارەتی ئاشنانەبوونی کرێکاران با ڕێوشوێنی ئەمنی یان نەبوونی شارەزایی پێویست لەم بوارەدا کە ئاستی ئەمنیەتیان بباتە سەرەوە لە ئەستۆی خاوەنکارە و کرێکاران دەبێت بە هەزینەی خاوەنکار دەورەی ئامۆزشی پێویست لە بواری دابینکردنی ئەمنیەتی خۆیان لە شوێنەکانی کاردا ببینن. پێویستە کە کرێکاران لەم بوارەدا مافە سەرەتاییەکانی خۆیان بناسن و بەکردەوە دەرهێنانی بە تەواوی ئەو مافانە بەسەر خاوەنکار و مدیرانی دەوڵەتی لە ناوەندەکانی کاردا بسەپێنن. ماڵاوای لە ژیانی زیندانیەکی سیاسی و دڵسۆزێکی کۆمەڵا لە ئاوایی ئەوی هەنگ. بەداخ و پەژارێکی گرانەوە ڕۆژی دووشەممە چواردەی گەلاوێش هاوڕێ و تێکۆشەر و دڵسۆزی کۆمەڵا کاک حەمە عەلی پیری پور پاش 2 ساڵ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ شێرپەنجە لە تەمەنی 74 ساڵیدا ماڵاوای لە ژیان کرد. کاک حەمە عەلی ساڵی 1327 لە ئاوایی ئەوی هەنگ چاوی بە ژیان هەڵات. ژیانی منداڵی و لاوێتی بە کار و زەحمەت تێپەڕاند. بەچوونی دکتۆر فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان بۆ ناوچەی ژاوڕۆ کاک حەمە عەلی زۆر زوو بوو بە هاوڕێ و دڵسۆزی کاک دکتۆر. پاش ڕاپەڕینی 57 و ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵا وەک لایەنگری دڵسۆزی کۆمەڵا پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و تا دوا هەناسا وەفادار بە ڕێبازی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران مایەوە. لە کاتی حزوری پێشمەرگە لە ناوچەکە
درگای ماڵ و دڵە گەورەکەی بەڕووی پێشمەرگەدا ئاواڵە و چەند جار کەوتە بەرفشار و ئەزیەت و ئازارەوە. ساڵی 1367 بە تاوانی هاوکاری لەگەڵ کۆمەڵە ماوەی ساڵێک لە زیندانی شاری سنە بەندکرا، بەڵام هەرگیز لێوی ڕازداری بۆ دژمن نەکردەوە. بەداخەوە ئەم هاوڕێ ئازیزە، ئەم تێکۆشەرە دێرینە و ئەم زیندانیە سیاسیە خۆراگر و باوەڕمەند بە ڕێبازی سووری کۆمەڵە و سۆسیالیزم بۆ هەمیشە چاوی لەسەر یەکدانا و ماڵاوایی لە ژیان کرد. تەرمی هاوڕێ حەمەعەلی بە بەشداری جەماوەرێکی زۆر لە ئاوایی ئەوی هەنگ ئەسپەردەی خاکرا و ڕێز لە دڵسۆزی و فداکاری گیرا. ئێمەش پەمبوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بە دڵ سەرخۆشی لە بنەماڵە ئازیزان خەڵکی ئاوایی ئەوی هەنگ و ژاوەڕە و هاوڕێیانی دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ حەمەعەلی پیریپور بۆ هەمیشە بەرز و بەڕێز ڕادەگرین. زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە ڕۆژی هەینی 18 مانگی خەرمانان ژنێکی تێکۆشەر و هەڵسوڕاوی لایەنگری کۆمەڵە هاوڕێ گوڵەباخ هۆشیاری بەهۆی نەخۆشینەوە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ گوڵەباخ کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی شاری مەریوان و دەوروبەر بوو. هاوڕێ گوڵەباخ هۆشیاری ساڵی 1345 لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی گوندی باشماخی سەر بە شاری مەریوان لەدایک بوو. هاوڕێ گوڵەباخ یەکێک لەو هەڵسوڕاوانە بوو کە بێوێ وەستان لە ڕێوڕەسمەکانی تایبەت بە 8 مارس و 1 مەی دەورێکی تایبەتی ئەگێڕا. زۆر بەداخەوە هاوڕێ گوڵەباخی هۆشیاری ڕۆژی هەینی 18 خەرمانان بەهۆی نەخۆشینەوە لە تەمەنی 56 ساڵیدا دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی هاوڕێ گوڵەباخ و هەموو خزم و دۆستانی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت و ڕێگایی پڕێبوار. بەڵێ بینەرانی ئازیز، بەم جۆرە شاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەی ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن. ماڵاوە. ماڵاوە. مەمنونم. مەمنونم.